هاوڵاتی دیجیتال هەموو ئەپێک لەسەر تەلەفۆنەکەی دانابەزێنێت. تەنها ئەوانە نەبن کە کاریان پێدەکات و پێویستن بۆ پەیوەندیەکانی باشترین پلاتفۆرم هەڵدەبژێرێت. هەموو زانیاریەکانی ناخاتە بەردەست هەموو ئەپەکان. ماوە بەڕێکخستنەکانی سەرکەرەستە تەکنیکیەکانی دادەستەوە و دڵنیا دەبێت کە هیچ زانیاریە کە پێویست ناکات دەگەڵ ئەپەکان بەش نەکراوە. ئەوە دیجیتال سیتیزن. ئەم کاتتان باش. هەژار برنجیم و بە هاوکاری زانست سەلیم ساوند ئەدیتەری بەتوانە پێنجەم پادکەستی دیجیتال سیتیزنتان پێشکەش دەکەین. پاڵپشتیەوە گەورەترین و بەهێزترین سپانسەری ئەم پادکەستەیە. هەر بۆیە تکایە لە شێر و لایک و هەروەها پەیوەندیەکانتان بۆ پێشنیاز و ڕخنەکانتان بەردەوام بن. لەسەر داوای هاوکارێکی زۆر بەڕێژ و خۆشەویست لەمەوە بەدوا هەموو جار دەڵێین جێگاتان خۆشکەن، هێدفۆنەکان لەگوێکەن و بە دڵێکی ئاسوودە و بیرێکی کراوە گوێبیستمان بن. وەک نەریت لە بەشی یەکەمیان پادکەستە باسی چەند هەواڵێکی گرنگی تەکنیکی ئەم ڕۆژانە دەکەین بۆ ئەوەی هاوڵاتی دیجیتاڵی کورد ئاگاداری ئاخر پێشهاتە تەکنیکیەکانی جیهان بێت کە پەیوەندیان بە تاکەکانی کۆمەڵگاوە هەیە. باوڕۆین. عێراق 6 مانگی ئاب یان ئاگۆست تەلەگرامی بڵاک کرد و ڕۆژی ڕابردوو واتە 13 ئاگۆست تەنها دوای 7 ڕۆژ بڕیارەکەی هەڵۆشاندەوە. ئەو بڕیارە لەسەر داوای محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بووە. ئەوەش دوای ڕازیبوونی کۆمپانیای تەلەگرام بە ئاشکراکردنی ئەو کەسانەی کە لە پشت دەزەپێکردنی زانایە کەسیەکانی هاوڵاتیان بوون و پێشاندانی ئامادەی تەواو بۆ هاو ئاهەنگیکردن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و دانانی کەناڵێکی فەرمی تایبەت بۆ هاو ئاهەنگیکردن لەگەڵ عێراق بووە. وەڵڵا بابە چاک فریاکەوتون. مایکرۆسافت خەریکە چاتی بینگ لەسەر لێگەڕەکانی ئینترنێت یان هەمان براوزەرەکان تاقی دەکاتەوە. دەڵێت بەم زوانە چاتی بینگ لەسەر هەمویان بەردەست دەبێت، بەڵام ئەوەش ناشارێتەوە کە لەسەر کڕۆم لە هەمویان باشتر کار دەکات. چاتی بینگ مانگی 2 ئەمساڵ لەلایەن مایکرۆسافت بڵاو کرایەوە بۆ لەبەرەوەی بتوانێت کارایی ژیری دەستکرد بێنێتە ناو مەچینەی لێگەڕی ئینترنێتی. بینگ وا دەکات کە ئیتر پێویست بە لێگەڕان بۆ بابەتەکان نەکات لەسەر ئینترنێت و بتوانی ڕاستەوە خۆ گفتوگۆ لەگەڵ ژیری دەستکردی مایکرۆسافت بکەیت. هەست دەکەم وردە چاتبۆتەکانی ژیری دەستکرد جێگای لێگەڕان یان هەمان سەرچ ئەنجینەکان دەگرنەوە. زوم پرۆگرامە بەناوبانگەکەی ڤیدیۆ کۆنفرانس. ئەوەی کارکردنی لە ماڵەوە کرد بە مۆد لە کاتی کۆڕۆنا. ئێستا خۆی داوا لە بەشێک لە کارمەندەکانی دەکات بگەڕێنەوە ناو ئۆفیسەکان و دەڵێت باشتر وایە تێکەڵەیەک لە کار لە ماڵەوە و لە ئۆفیس هەبێت بۆ بەرهەمدارتربوون و پەیوەندی کارمەندەکان لەگەڵ یەک. زوم پلاتفۆرمێکی کۆبوونەوەی بە دیمەنی دیجیتال یان هەمان ڤیدیۆ کۆنفرانس بوو کە بە تایبەت لە کاتی کۆڕۆنا بوو بە ئەو سیستمەی زۆرترین بەکارهێنەری هەبوو لە بەرامبەر ڕکابەرەکانیدا. کۆمپانیای GM ئەمریکی کە ئۆتۆمبیل دروست دەکات دەڵێت هەموو ئۆتۆمبیلە کارەباییەکانی کە ساڵی 2024 دەردەچن دەتوانن بەکاربێن بۆ ماڵەکان لە کاتی بڕانی کارەبا. واتە کە کارەبا ڕۆی دەتوانی ئۆتۆمبیلەکەت ڕەبتی هێڵی کارەبای سەرەکی ماڵەکەت بکەیت و لە جیاتی بەرهەمهێنەری کارەبایانەوەی لە باشوور پێی دەڵێن مۆلیدا بەکاری بێنی. باسی ئۆتۆمبیلە کارەباییەکانیان بە قەولی ڕۆژهەڵاتیەکانی ئێمە بەرقیەکان باسێکی زۆر گەرمەم ڕۆژانە. حەزم لێیە لە بەرنامەیەک بە تایبەت باسی ئۆتۆمبیلە کارەباییەکان بکەین. ئەگە بە دڵتانە ئاگادارم بکەن با یەک پادکەستی باشی لەسەر بکەین. یوتیوب دەڵێت ئەوانەی واچێستری یان بینراوەکانی ڕابردوو دەکوژێنەوە لەسەر ئەپی و کۆمپانیایە ئیتر لە لاپەڕی سەرەکی ڤیدیۆ پێشنیازکراوەکان نابینن. ئەوە بۆ ئەوانەیە کە نانهەوێت دیار بێت پێشتر لەسەر یوتیوب چاویان لە چی کردووە، اینجا ئەوەیان بۆ پارێزگاریە یان شارنەوەی کەتنەکان. یوتیوبیش دەڵێت
ئەگەر تۆ ناتەوێت من چاودێری حەزەکانت بکەم منیش پێشنیازەکانم لە تۆ دەشارمەوە. دەزانم هێندێکتان ئێستا دەڵێن کوڕە ئەوە بۆیە ئەو دوو سێ ڕۆژە هیچ لەسەر یوتیوب بەدەیار نەدەکەوت. بەڵێ قوربان ئەوە بۆیە. حکوومەتی سعودی یاسایەکی پەسەند کرد کە هەتا کۆتایی مانگی نیسانی ساڵی 2026 دەبێ هەموو کەلوپەلە دیجیتاڵیەکانی ناو بازارەکانی سعودی بە تەلەفۆن و لەپتاپەوانی دیکەش هەموو بە USB-C چارج بکرێن. واتە ئیتر بۆ هەموو شت یەک جۆرە چارجەر هەبێت و سەر لە خەڵکی نەشێوێنن. دیارە هێدی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوینیش فێربوون زەخت لە کۆمپانیاکان بکەن و بڕیاری خۆیان بسەپێنن. وەرە وەڵڵا بژی کا محەممەدی کوڕی شا سەلمان. گوگل هەڵبژاردەی واژۆکردنی دیجیتاڵی بۆ گوگل دۆکمنت یان گوگل داک زیاد دەکات، بەڵام نەک بۆ ئەوانەی ڤێرژنی بە خۆڕایی یان بەلاش بەکاردێنن. نیگەران مەبن، ماوەیەکی دیکە بۆ ئێوەش کارا دەبێت. ئەو کاراییە وا دەکات کە کاتێک بەڵگەیەکت بۆ هات کە دەبێ واژۆی بکەیت پێویست ناکات پرینتی کەی و واژۆی بکەی و جارێکی دیکە سکانی کەیت و بینێریەوە بۆ کابرا، بەڵکو یەکسەر بە دیجیتاڵی واژۆی دەکەیت و دەینیری ئاوێ بێنە و دەست بشو. کۆمپانیایەک بە ناوی لاب جینیەس یان ژیری تاقیگە لە بریتانیا مۆدێلێکی ژیری دەستکردی ئامادە کردووە کە بە وتەی خۆیان دەتوانێت دژە تەن یان ئانتیبادی زۆر خێراتر لە مرۆڤەکان بۆ هەر نەخۆشیەکی گوازرا و تەنانەت شێرپەنجەش ئامادە بکات. ئەو مۆدێلی ژیری دەستکرد دوای پێداچوونەوە بە نمونەی خانەیەکی توش بوو بە نەخۆشی و خانەیەکی تەندروست دەتوانێت زۆر بە خێرایی دیزاینی ئەو خانەیە بکات کە بۆ دژەتەن یان ئانتیبادی کە کاریگەر بێت لەسەر ئەو نەخۆشیە دروست بکات. یانی ئەگەر وابە بۆ نمونە ڤاکسینی کۆرۆنا زۆر زووتر دەهات و منیش ڕەنگە توش نەبووم. دەڵێ ئەوەی بە 6 مانگ بۆ 1 ساڵ و نیو دەخایەنێت لە بەردەستی دکتۆرەکان ئەم سیستمە بە 6 هەفتە دەیکات. ئەی بۆ زووتر نەتان کرد ماڵتان ناوە بێ. بەخوا و ئینگلیزانش وانێکن. ئەوەی باسمان کرد باسێکی زۆر خێرا و کورد بوو لەسەر و سەردێڕانەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو باسییان لێوە کرابوو. هیوادارم بەشی هەمووتانی تێدا بوو بێت و سرنجی ئێوەیان بۆ لای خۆیان ڕاکێشابێت. ئەوجار دەچینە لای باسی ئەم جارەمان کە دەمانەوێت ڕوونی بکەینەوە بۆچی پێویستە بە هەستیاری ئەو پلاتفۆرمیان ئەپە هەڵبژێری کە بۆ پەیوەندیەکان کەڵکی لێوەتەگی. دەگەڵمان بوو. لە یەکەم هەواڵ باسی ئەوەم کرد کە حکوومەتی عێراق 6 مانگی ئاب یان هەمان ئاگۆست تەلەگرامی بڵاک کرد و ڕۆژی ڕابردوو ینی 13 ئاگۆست تەنها دوای 7 ڕۆژ بڕیارەکەی هەڵوەشاندەوە. اینجا باسەکەی من زیاتر لەسەرەوەی کە بۆ بلۆکیان کرد ئەوەی باسکراوە و هاوڕێکی گەنجیشم هەیە بە ناوی کاک دیار خەڵکی شاری ڕانیە خۆشەویست لەسەر ڕوودا و زیاتریش ڕوونی کردەوە. ئەوە بوو کە زانیاریەکی زۆر دزەی پێکرا بوو لەسەر ماڵپەڕەکانی فرۆشتنی داتابیس یان کۆگاکانی زانیاری هەڕاج کرابوو. چێ پێی خۆش بە دەتوانێت بە بڕۆپارەیەکی زۆر کەم بیان کرد. زانیاریەکانیش هی تاکەکانی کۆمەڵگان ڕەنگە ڕۆحیشیان ناگای لێ نەبێت ئەوە معاملە بە ناو و پاژنا و هەڵاو بەزمیان دەکرێت لە نێو داتابیسەکانی وەزارەتی ناوخۆی عێراقی. ئەوەی دیارە جیاوازیەک هەیە لە نێوان یاساکانی پاراستنی زانیاری و دەستکراوەی بەکارهێنەران لە نێوان پلاتفۆرمە جیاوازەکان. بۆ نمونە ڕەنگە تەلەگرام هێندێک دەستکراوەی بدات بە بەکارهێنەران کە واتساپ یان سیگنال نەیدات. چۆن وەکو بۆ نمونە ناردنی فایلی قەبارە گەورە. تەلەگرام دەستی کراوە کردووی هەرچی فایلێک بە چ قەبارەیەکە بینێری، بەڵام لە واتساپەوە سنووردار کراوە. یان ئەو ئینکریپشن یان ئەوەی پێداڵێن ڕەمزدانان یان مشەفەرکردنەوە بە عەرەبی دایدن لەسەر سیگنال بۆ نمونە هەیە، لەسەر واتساپ نییە. بەڵام ئایا پێویستە ئێمە هەمووی ئەو ئەپانەمان هەبێت یان هەرکامی بۆ چمە بەستێک بەکاردێنی؟ ئایا دەزانی لە گرێبەستی بەکارهێنانی هەرکام لەو ئەپانە چی نووسراوە؟ بە وردی و ئیزنی چی بە خاوەنی ئەو ئەپانە دەدات؟ بۆ وەڵامەکان لەگەڵم بن با باسییان بکەین.
بەهۆیەوەی باسەکەمان لەسەر تەلەگرامە با پێتان بڵم کە تەلەگرام ساڵی 2013 زاینی لەلایەن دوو برای ڕووس بە ناوەکانی نیکۆلای و پاڤێل دوڕۆڤ دەستی بەکار کرد کە پێشتر تۆڕێکی کۆمەڵایەتیان دامەزراندبوو لە رووسیا بە ناوی VK بەڵام هەرزوو لێی دەرچوون لە VK بۆ بە قسەی خۆیان کوتیان کەوتۆتە دەست حکوومەتی رووسیا. تەلەگرام هەتا ساڵی 2022 زاینی زیاتر لە 1 میلیارد بەکارهێنەری هەبووە کە زۆربیان لە هین، ئەندۆنێزیا و رووسیا بوون. لەو شەڕی نێوان رووسیا و ئۆکراینیش تەنانەت سەرۆکی ئۆکراینیش زێلێنسکی زیاترین کەڵکی لە تەلەگرام وەرگرتووە بۆ گەیاندنی پەیامەکانی بە خەڵک و جیهانی دەرەوە. لە ئێرانیش تەلەگرام ڕابردوویەکی زۆری هەیە بۆی کە ماوەیەکی زۆر تەنها ئامرازی پەیوەندی بوو، ینی تەنها ئەپی چاتۆوە بوو کە لەسەر ئینترنێت بوو و فیلتەر نەکرابوو لەلایەن دەستەڵاتدارانی تاران. خەڵکانێکی زۆریش لە ناوخۆ و دەرەوەی ئێران بەکاریان دێنا. دیارترینیان کەناڵی ئامەد نیوز بوویە و برادرەی کە بەداخەوە لە کۆتاییدا سەری سەرنووسەرەکەی خوارد و بە چاوبەستراوەیی لە بەغدا بردیانەوە تاران و لە سێدارەیاندا بەداخەوە. لە دیارترین سەرویسەکانی تەلەگرام جیا لە چات و قسەکردنی بە دەنگ و دیمەن هەندێک هەن کە ئێستا یەک بۆتانشی دەکەمەوە. یەکەم بۆتەکان ساڵی 2015 تەلەگرام بەستەر یان هەمان API-یەکی دروست کرد کە هەر کەس پێی خۆش بێت بتوانێت بۆتی خۆی دروست بکات و لە تەلەگرام زیادیکە. بۆتەکان ژیانی بەکارهێنەرانیان هاسانتر دەکەن بەهۆی ئیمکانی وەرگرتنی بۆ نمونە پەیمەنت یا پارە، بەڕێوەبردننی گروپەکان، هێنانی ئۆتۆماتیکی ایمیل و زانیاری بۆ ناو تەلەگرام مسۆگەر دەکات. ئەوە کاری بۆتەکان بوو. اینجا ئەوەی تەلەگرامی زۆر پێ بەنێوبانگ بوو کەناڵەکان. دووەمدانە سەرویسی کەناڵەکانە کە مانجی ئەیلولی 2015 تەلەگرام بەشی کەناڵەکانی ڕاگەیان کە بوو بە شۆڕشێک بۆ بڵاوکردنەوەی زانیاری، چونکە کەناڵەکان دەیانتوانی ژمارەیەکی بێکۆتایی ئەندام لە خۆدا جێ بکەنەوە و تەنها ئەدمین یان بەڕێوەبەری کەناڵەکە زانیاری پۆست بکەن، زانیاری بنێرن بۆ سەر کەناڵەکان. وەکو کەناڵی ڕووداو لەسەر تەلەگرام. بۆ نمونە دەتوانی کەناڵێک بکەیەوە بە هەزاران ئەندامی هەبێ و کەناڵە، بەڵام تەنها بەڕێوەبەری کەناڵەکە هەواڵ، زانیاری، دیمەن، دەنگ یان هەر شتێکی بیەوێ لەسەر ئەو کەناڵە پۆست دەکات و هەموو ئەندامانی ئەو کەناڵە ئەو شتیان بەدەست دەکات. سێهەم سەرویس سوپر گروپ. بەو گروپانە دەڵێن کە دەتوانێت ئێستا هەتا 200,000 ئەندام لە خۆ جێ بکاتەوە. دوای مانجی 2019 کە پێشتر بەرە و ژمارەیە زیادکرا بوو، مانجی 2019 ژمارەی ئەو کەسانەی کە دەتوانن لە ناو یەک سوپەر گروپدا بن و هەمووشیان شت دانێنە سەر گروپەکە و قسە بکەن لەگەڵ یەکتری و شت بەشکەن گەیشتە 200,000 ئەندام بۆ هەر گروپی. چوارم پاسپۆرت. سرویسێکە کە مانجی هەفتی ساڵی 2018 تەلەگرام دەستی پێکرد بۆ پشتڕاستکردنەوەی ناسنامەی کەسەکان بۆ کاری دارایی. واتە بۆ ئەوەی بتوانن لەسەر تەلەگرام بچنە ناو حیسێب یان ئەکاونتی خۆیان لەسەر بانک یان هەر شوێنێکی دیکە کە داراییان لێ هەیە، دەیانتوانی ناسنامە کەسیەکانی خۆیان بەکار بێنن لە ڕێگای پاسپۆرتەوە بۆی بتوانن پشتڕاستی بکەنەوە کە ئەوان چێن. چاتی شاراوە یان سیکرت چات. ئەوە بوو کە مانجی 2017 تەلەگرام ڕایگەیان وتی کە لەمە بەدووە هەموو پەیوەندیەکانی سەر تەلەگرام ئینکریپشن یان هەمان ڕەمزگوزاریان دەبێ. ئەوە دوای وەی هات کە واتساپ و سیگنال و ئەوە پێشترەوەیان کردبوو لەگەڵ سکایپیش، بەڵام ئەوان وتیان ئێمە ئیزن بە بەکارهێنەرانمان دەدەین لەسەر تەلەگرام کە ماوەیەک دیاری بکەن بۆ نمونە 6 کاژێر، 12 کاژێر، 24 کاژێر، 2 ڕۆژ هەرچەندی پێیان خۆشە بۆەوەی کە هەموو ئەو شتانەی کە لە ناو چاتەکان هەیە، دیمەنەکانیان، وێنەکانیان، نووسراوەکانیان، هەموو شت خۆیان ڕاش بکەنەوە. شەشەم سرویس پەیوەندی دەنگ و دیمەن یان هەمان پەیوەندی ڤیدیۆکاڵ کە 400 میلیۆن بەکارهێنەری چالاکی هەیە لەسەر تەلەگرام. ئەوان
هاتن پەیوەندی ڤیدیۆکاڵیان هێنا بۆ ناو تەلەگرام بۆی ئەوانەی بەس بۆ ئەو مەبەستە لەسەر واتساپ، سیگنال یان هەر شوێنێکی دیکە، سکایپ، زوم ڤیدیۆکاڵیان دەکرد بتوانن بێنە سەر تەلەگرام و لەسەر تەلەگرامیش بۆ هەمان مەبەست بەکاری بێنن. حوتەم سرویس سەرەتای ساڵی 2021 تەلەگرام ئیزنی بە بەکارهێنەرانیدا کە ڕابردوو مێژووی چاتەکانیان لە ئەپەکانی دیکە بهێنە ناو تەلەگرام، بۆ نمونە لە واتساپ، لاین یان کاکاوتاک هەرچی هەیەە ڕای گوێزن بۆ ناو تەلەگرام و لەسەر تەلەگرام بەردەوام بن. ئەو سرویسانەی باسم کرد هەمویان لە ڕاستیدا ئیمکانی باشن و دەکرێت بەباشی کەڵکیان لێوەربگیرێت، بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانرێت بەنیازی خراپیش بەکاربێن. بۆ نمونە لە کەناڵەکانی تەلەگرام دەتوانین هەر فایلێک کە بەدڵت بێت پۆستی بکەیتە ناو گروپ، ڕەنگە و فایلە دەنگ بێت، دیمەن بێت، پرۆگرام بێت، کۆد بێت یان هەر شتێکی دیکە کە بەبێ هیچ سنوورداریەک تەلەگرام ئیزن بەدانانی دەدات و خۆیان وەک ئازادی بەکارهێنەران باسی لێ دەکەن. لە هەمان کاتدا هەر کام لەو فایلانە دەتوانێت کۆدێک لە خۆ بگرێت کە زانیاریەکانی ناو مۆبایلیا کۆمپیوتەرەکەت بە تەواوی کۆ بکاتەوە و بینێرێت بۆ شوێنی مەبەستی خۆی. ئەوەش دەبێتە هۆی دزەکردنی زانیاریەکانی بەکارهێنەر لە هەموو بوارێکدا. یان نمونەیەکی دیکە لە کاتی سەرهەڵدانی داعش تەلەگرام ئەو ئەپە بوو کە داعش زۆر بەدڵی بوو، بەبێ هیچ سنووردارکردنێک کەڵکی لێوەردەگرت، چونکە ئەوانی دیکە بەهۆی پابندبوونیان بە یاسایە وڵاتانەی لێی ناونووسکراون مەجبور بوون بەر لە بڵاوبوونەوەی بابەتی توندوتیژی یان هەر شتێکی دژی یاسابێ بگرن. بۆ نمونە واتساپ و سیگنال و سکایپوانی دیکە، بەڵام ئەوانیش زۆر ڕووسپینین ها، چونکە وەک خۆشیان باسی دەکەن و ڕایانگەیاندووە زانیاری بەکارهێنەرانی واتساپ بۆ نمونە دەدرێت بە مێتا کە خاوەنی واتسەپ و فەیسبوک و ئینستاگرام و ترێد زێستا. وەک باسم کرد تەلەگرام هیچ سنوورێک بۆ بەکارهێنەرانی دانانێت، ئەوە دەبێتەوە کاریەوەی زیاترین بەکارهێنە ڕووی تێبکەن، بەڵام لە هەمان کاتیشدا زیاترین ڕیسک بۆ بەکارهێنەرانی دەرەخسێنێت، چونکە لە ناو بەکارهێنەرانیدا لە دوکتور کە بۆ بڵاوکردنەوەی زانیاری پزیشکی و خزمەتی مرۆڤایەتی بەکاری دێنێت بگرایە هەتا تیرۆریست و مرۆڤ کوژ و هاکەر و هەموو ئەو کارە نایاسایانەی دیکەش کە دەکرێ باسی لێ بکرێت. هەر بۆیە وەک زۆربەی کەرەستە تەکنیکیەکان هەم دەتوانی بەو لایەدا بیشکێنیەوە هەم دەتوانی بەو لایدا بیشکێنیەوە. جا لێرەدا ئەوەی من دەمەوێت سەرنجیەوە هەوڵاتیانی دیجیتاڵی کوردی بۆ ڕابچێشمەوەی کە دەبێت زانیاریمان لەسەر ئەو ئەپ و کەرەستە تەکنیکیانە بێت کە بەکاریان دێنین و دەبێ بزانین هەتا چەند باوەڕیان پێ بکەین. ڕاستە حکوومەتی عێراق دەڵێ تەلەگرام ڕازی کردبووە ناو زانیاری ئەو کەسانەی بداتێت کە زانیاریە کەسیەکانی وەزارەتی ناوخۆی عێراقیان دزیوە واشکرایان کردوون، بەڵام تاچی کۆمەڵگە ناتوانێت ئەو زەختە لە تەلەگرام دروست بکات. بۆیە تاک بەر لە هەموو شت دەبێت فێر بێت کە لە جیهانی دیجیتالدا خۆی بپارێزێت. ئەوە گەورەترین پارێزگاریە کە وەکو تاک دەتوانی لە خۆتی بکەیت. کاتێک زانیاریەکی کەسی یان تایبەت یان هەستیار دەگەڵ کەس یان کەسانێک کە مەبەستە بەش دەکەی دەبێت باشترین پلاتفۆرمی بۆ هەڵبژێری، چونکە بەداخەوە زۆربەمان گرێبەستی بەکارهێنەر ناخوێنینەوە. کاتێک ئەپێک یان پلاتفۆرمێک دادەبەزێنینە سەر کۆمپیوتەر یا مۆبایلەکانمان، ئەو گرێبەستە کە زۆربەی کات بە نووسراوێکی یەکجار زۆر ورد و بچووک نووسراوە بە ناچاری دەبێت قبوڵی بکەین بۆی کە ئەپەکە بەکاربێنین بە فەرمی ئیزنی چاوەدێری بەسەر هەموو ئەو شتانە کە لەسەر ئەو ئەپاڵ و گۆڕی پێدەکەین دەدەین بە خاوەنی ئەپەکە. بگرە هێندێک لە ئەپەکان زانیاری دیکەی ناو تەلەفۆنەکەش دەبن، وەکو چی؟ وەکو لیستی کۆنتاکت، وەکو ئیمەیلەکان، وەکو وێنەکان، وەکو دیمەنەکان، وەکو دەنگەکان، وەکو نووسراوە و تێکست و چاتەکانت، حتا کۆتایی هەرچی هەتە لەسەر ئەو تەلەفۆنە، لەبەرەوەی ئەو تەلەفۆنە بووە بەشێک لە ژیان ئێستا، واتە ژیانت بۆ هەموو کەس ئاشکرا دەبێت. خاڵێکی دیکەی گرنگ کە لەسەر تەلەگرام هەیە بە تایبەتی و دەمەوێت بۆتان باس بکەمەوەی کە لە تەلەگرام هەر کەسێکی پێی خۆش بێ دەتوانێت بەبێەوەی پرس بێەوە بکات ژمارە تەلەفۆنی ئێوە ئایدی ئێوە لە نێو گروپێک باوێت، ئەو لەسەر ئەم گروپە
دەتوانن هەر شتێکی کە پێیان خۆش بێت پۆست بکەن و کە پۆستیان کرد دێتە ناو کەناڵەکە. و تۆ کە ئەپی تەلەگرامت هەیە کەناڵەکەشت هەیە پێت خۆش بێ یا پێت خۆش نەبێ ئەو فایلە هاتووە بۆ ناو تەلەفۆنەکەت. بۆیە ئەوە ڕیسکێکی یەکجار زۆر بۆ تۆی بەکارهێنەری تەلەگرام دروست دەکات کە بینیت بردوویانی بۆ ناو کەناڵک بۆ ناو گروپێک کە نایناسی نازانی چییە نازانی ئیچەیە پێویست ناکات تێیدا بمێنیەوە حەول بدە بە زووترین کات لەم گروپە یان لەم کەناڵە دەربچیت. پرسیارێکی تریش کە من ماوەیەکی زۆرە لە مێشکمدایە بۆ تەلەگرام و زۆر جار باسم کردووە ئەوەیە تەلەگرام پلاتفۆرمێکە کە ئێستا بۆ ئەندرۆید بۆ iOS بۆ کۆمپیوتەری ماک بۆ کۆمپیوتەری PC ئەو هەموو داتابیسە گەورەیە ئەو هەموو شوێنە بۆ فایل هەمووی بۆ بەکارهێنەرانی بەبێ بەرامبەر دابین دەکات. باشە ئەو سەرویسانە ئەو سێرڤرانە خەرجێکی یەکجار زۆریان دوو برا کە پێشتر لە رووسیا بوون دواتر دەرکەوتن و باسی ویان کرد کە پلاتفۆرمەکەی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان کەوتۆتە بندەستی حکوومەتی رووسیا. ئەو پارەیە ئەو پێداویستیم دارایی و ماڵیە لەکوێ دێنن کە ئەو سێرڤرانیان هۆست بکەن کە ئەو هەموو سێرویسە بتوانن بدەن بە بەکارهێنەرانیان کە دەگەڵ کۆمپانیای مێتا بتوانن ڕکەبەرایەتی بکەن. با کۆیکەینەوە کابوو ئەگەر بمان هەوێت ئامانجی کۆتایی باسەکەمان کۆکەینەوە دەبێت بڵێن یەکەم پێویست ناکات هەموو ئەپێک دابەزێنی و تەنهاوانە دابەزێنە کە کاری هەم پێدەکەی براکەم. ئەگە پێویستت نییە بەس بۆ مۆد بۆ فاشن دایمنێ بۆ پەیوەندیەکانت باشترین ئەپ هەڵبژێرە بە جۆرەی سروشتی پەیوەندیەکەت بزانە پەیوەندیەکەت لە چ ئاستێکدایە بە جۆرەی سروشتی پەیوەندیەکەی باشترینە پێی بۆ هەڵبژێرە لە شێوازی کارکردن و ئەو هەقانەی دەیدەی بە ئەپەکان ئاگادار بە بزانە ئیزنی چی بەو ئەپانە دەدەیت دەتەوێت کۆنتاکتت دیمەنت دەنگت ئیمەیلەکانت دەگەڵ ئەو ئەپانە بەشکە یان نا زوو سەردانی ڕێخستنی پرایڤسی یان پاراستنی مۆبایلەکەت بکە بزانە سێتینگەکانت لە چۆن بزانە حەقی بەکارهێنانی بۆ نمونە مایکرۆفۆنت داوە بە چەند ئاپ پێویستە و ئەپانە پاقی وان هەبێت کە مایکرۆفۆنی تۆ بەکاربێنن وێنەکانت بەکاربێنن کامێرایەکەت بەکاربێنن یان نا ئەوانە خاڵی زۆر گرنگن کە هاوڵاتی دیجیتال دەبێت زۆر بەجددی بە دواتچوونیان بۆ بکات و لیان دڵنیا بێتەوە. ئەوەی پێشکەشمکردن پێنجەم پادکەستی دیجیتال سیتیزن بوو. تکایە هەڕەخنە پێشنیاز و داواکاریەکتان هەیە لە ڕێگای ئیمەیلی dgcz@roudaw.net یان لاپەڕەی فەرمی رادیۆ پادکەستی ڕوودا و لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان یان لاپەڕەی هەژار برنجی لەسەر فەیسبوک بۆم بنێرن. لەبیرتان نەچێ ئێوە گرنگترین سپانسەری ئەم پادکەستن. هەفتانە چاوەڕێی دیجیتال سیتیزن بن. دەست لە سابسکرایب و فاڵۆی پادکەستەکەشمان لەسەر هیچ پلاتفۆرمێکی جیهانی مەپارێزن. کاتتان خۆش وڵات داوەدان.